بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتاندا بەردەوام دەبین بە خۆشحاڵیەوە تەوەری سەرەکی پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵ دکتۆر هەوراز شوانیدا دەبێت کە بەڕێوەبەری شارەدەی شوانە باس لە کەرتە خزمەت گوزارەکانی شوان دەکەین هاوکات باس لەو کێشە و گرفتانە دەکەین کە تاوەکو ئێستاش لە ناو دانیشتوان و سنوورەکەی شواندا هەیە و گوزەرانی تێدا دەکرێت و بەڵام هێشتا چارەسەر نەکراوە لە سەروبەندی هەموو ئەمانشدا بە خۆشحاڵیەوە ئیداری نوێی کەرکووک کۆمەڵە گۆڕانکاری لەو سنوورەدا ئەنجام داوە بەڵام هێشتاوەکو شایستەی ڕەنگە دانیشتوانەکەی نەبێت شایستەی شوێنەکە نەبێت. کۆمەڵە پرسی تری گرنگیش دەخینە بەر باسکە ئایا لاوان و گەنجان لە بابەتەکانی وەرزشدا چۆن هەماهەنگیان دروست کردووە تا چەند بەرەو پێش کەوتون بە خۆشحاڵیەوە لای هەمووشمان ڕوونە شوان سنوورەکانی شوان لە باری کشت و کاڵدا پێشکەوتنێکی باشیان بەخۆیەوە بینیوەوای لێ هاتۆ بەرهەمەکانیان سەرەکیترین بەرهەمەکانن لە ئەلوەی کەرکووکدا کە خەڵکی یاخود کڕیارەکان لە سنوورەکانی دوورەوە دێن بۆی بەرهەمەکانی شوان بکڕن ئەم پرسانە و کۆمەڵە پرسی تری گرنگ وەکو ئاماژەم پێدا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەوراز شوانیدا چاوتوەکەین دکتۆر بەیانیت باش بەخێر کای تۆر ئێستا لە ناوچەی شوانەوە یەکسەر هاتی بۆیە خێر بێخوا تاوان ئەکە دوێنێ قسەمان کردوتم کای تۆر هەندێک هەنجیرمان بۆ بێنە لەگەڵ خۆت تر نازام هێناوێتیان تۆزێک باسی شوانمان بوو بکە کاگە هەوراز چۆنە چۆنیە ئەوێ ئێستا بارودۆخ زۆر زۆر سپاس بۆ ئەم میوانداریە من سپاسانەکەم دیارە کەرکووک تیڤی بە بەردەوام یەکێکە لەو کەناڵانەی کە بە بەردەوام ئێمە بەسەر ئەکاتەوە و ناوچەیەکی شوانی زۆر بە تایبەت لەلا گرینگە و ڕووماڵی ئەەکەم من سپاسانەکەم شوان لە ساڵی 1970 نەحەیە ژمارەی دانیشتوانی ژمارەی جارێ نفوسی 93,000 نفوسە بە جۆرەی نوێترین داتاکە لە دایرەی بیتاقی وەتەنی و دەستمان کەوتووە ینی هەر کەسێک کە بیتاقی وەتەنیەکەی شوان بێت تا سەعادەتی گەیشتە 93,000 کەس و هەروەها ژمارەی دانیشتوانی نزیکەی 40,000 کەسە بێ لەبەرچی ژمارەی دانیشتوانی کەم و عەدەدی نفوسی زۆرە چونکە خەڵکێکی لە ڕانەیە نفوزی شوانە خەڵکی لە دارەتووە لە بنسەڵاوی لە تەقتەقا لە چەمچەماڵە لە شوێنەکانی ترە نفوسی شوانە بەڵام ئەوەی کە حاڵی حاضر ئێستا لە شوان و لە گوندەکانی دەوروبەری و لە کۆمەلگای خاڵخاڵان و ناوچەی شێخ بزەنی دائنیشێ بە نوێترین ئەم ئەحسایەی کە کرا لە ئەحسای ئاخیرا ژمارەی دانیشتوانی ئێمە ئەگاتە نزیکەی 40,000 کەس و هەروەها شوان سنتەری نەحیەکەی ڕێدارە ڕێدار واتای ئەوەیە کەوا ڕێک بووە پێشتر داری لێ بووە سەوزایی بووە ناوێن ناوە ڕێدار بەڵام بەداخەوە بۆی گۆڕانی کەشوهەوا و گۆڕانکاری لە ژینگەی ئێستا یعنی ئەو دار و ئەو سەوزایی و شتانە نەماوە ئێمە هەوڵەدەین زیندوی بکەینەوە و هەروەها نەحیەی شوان گەورەترین نەحیەیە لەسەر ئاستی هەم جوگرافیەیە ئەنیستۆ سەیرێکی ئەگەر بێت و نەحیەکانە بەراورد بکەیت لەسەر خەریتەی کەرکووکان نەحیەی شوان گەورەترین نەحیەیە و هەروەها هیچ ناحەیەک لە کەرکووکانیە بەقەدەر ئێمە گوندی بەسەرەوە بێ 76 گوندی بەسەرەوە ناحیەکەمان و جگەلەوە هەستەکەین بڵێن شارەدەی پردێ بڵێن زۆر گەورە بێت تۆ ئەڵی شوان لەوێش گەورەتریان پردێ گەورەیە بەڵام لە ڕووی دانیشتوانەوە چڕی دانیشتوانەوە پردێ گەورەیە بەڵام بۆکو ئەوەی کەوا لە موقعی جوگرافەیە بگەڕێتەوە سەری شوان گەورەترینە و سنوورێکی زۆر زۆر فراوانی هەیە تۆ لە کۆتا سنووری ئێمە پردەیە لەم لاوە ئەگاتە ئاغزەلەر لەم لاوە ئەگاتە تەختەق و سێگرکان بە بەریزەیە و هەروەها لەم لاوە دەگاتە قەرە هەنجیر بۆیە سنوورەکە ئێمە زۆر زۆر فراوانە و هیچ گوند و هیچ نەحیەیەک شارەدەیە نییە لە ناوچەی کەرکووکە یاخود لە کەرکووکە 76 گوندی بەسەرەوە هەبێ جەنابتان دەزانن ئەم گوندانە هەمووی داواکاری و پێداویستی و ڕێگاوبان و ئەم بابەتانیان هەیە وەجگە لەوەش ئێمە کۆمەلگای خەڵخەڵانمان هەیە کۆمەلگای خەڵخەڵان نزیکەی 2600 ماڵە 2600 ماڵ یعنی ئەگە بەراوردێ بکەین ئێمە بە قەزای تەقتەق فترێکی زۆرە یعنی هەم نەحیە بوو و ئێستا قەزایە 6000 ماڵی تایە ئێمە بە قانون قەرە ناو و کۆمەلگای خەڵخەڵان گوندە بە سەر بە نەحیەی شوان بە قانون 3000 ماڵە یعنی نیوەی قەزای تەقتەقە
بۆیە ناوچەکەی ئێمە فراوانە و ناوچەیەکی گەورەشە و بۆیە هەرچەنێ پێداویستی و هەرچەنە خزمەت گوزاریمان بۆ بێ هێشتا پێوەی دیار نییە. لەشتان ساوەکە دکتۆر بەڕاستی بچون بەقەت نزیک شاری کە تۆزێک لە شاری بەڵێستان خۆش بێت. باشە دکتۆر ئاماژەت بەوەدا کە سنووری جوگرافی شوان زۆر بەرفراون و گەورەیە بابەتە خزمەت گوزارەکان کە بەدەستی ئێواگات ئایا شایستەی ئەو ژمارە زۆرەیە یاخۆتێش کەم و کوڕی تادایە؟ طبعا ئەو ناوچەی ئێمە لەبەر ناوچەیەکی گەرم بووە و لە ڕووی جەنگەوە کە من ئەڵێم ناوچەیەکی گەرم بووە بە بەردەوام لە ساڵی 1970 گوتمان نەحیە بووە بەڵام بە بەردەوام دووچاری سوڵاندون و کاولکاری و وێرانکاری هەم سنتەری نەحیەکە ینی هیچ ماڵێکی تیانەما لە کاتی لە دوای پرۆسەوە کە ئیدارەی خۆمان هاتەوە هیچ ماڵێکی تیانەما بوو هیچ شتێکی تیانەما بوو سەلونی و نەحیە دروست کراوەتەوە و هەروەها گوندەکانیش چەند جارێ هەموو گوندەکانی سەر بە نەحیەی شوان سوێندراوە و هەروەها ئەنفال کراوە و هەروەها شەڕ و کشتارگەیەکی زۆر لەو منتقەیە هەبووە بۆیە ناوچەکە وێرانە بووە و ئێمە لە ئیدارەکانی ڕابردووە وەکو پێویست گرنگی بە ناوچەی شوان نەدراوە بەڵام خۆشبەختانە ئێستا لە سەردەمی ئیدارەی خۆمانە و هەروەها بە سەرۆکایەتی برای عەزیزمان کاک ڕێبوار گرنگیەکی باش بە نەحیەی شوان دراوە و بە بەردەوام هاوکارمانە و بەردەوام لەسەر خەتە لەگەڵ ئێمەیە و بەردەوام داوا ئەکا گەورەترین و یاخود دیارترین ئەو کێشانە چیە کە ڕوبەڕووی نەحیەی شوان ئەبێتەوە بۆ ئەوەی جەنابیان سەرڕای ئەوەی کەوا ئەم قەیرانە داراییە هەیە بە جرفانێکی بەتاڵەوە بەڵام سەرڕای هەموو ئەم کێشە و ئاستەنگانەی کە دووچاری ئەبێتەوە بەڵام جەنابیان کاک ڕێبوار هەر لە خەمی شوانە و هەر لەبەر ئەوەی ئەزانێت ئەم ناوچەیە لە ماوەکانی ڕابردووە و هەروەها لە ڕژێمە یەک لە دوای یەکەکانە و لە ئیدارە یەک لە دوای یەکەکانە ئەم ناوچەیە کراوەتە قوربانی و هاوکار نەبوونە و پرۆژەی خزمەت گوزاری وەکو پێویست بۆ پێ نەگەێنراوە یعنی ئەگە سیر بکەین لە هەموو شوێنێ سێ پرۆژە یاخود سێ خزمەت گوزاری ئەم سیانە سەرەتاییترین خزمەت گوزاریەکانن کە پێشکەش بە دانیشتوان بکرێ یەکێ لەوە ئاوە یەکێ لەوە کارەبا یەکێ لەوە ڕێگاوبانە بەڵام بەداخەوە ئێمە هەتاوەکو ئێستا سنتەری نەحیەکەمان ئاوی نییە پشت بە ئاوی باران ئەبەستین هەتاوەکو ئێستا پشت بە ئاوی باران ئەبەستین ئێمە نزیکەی 14-15 بیرمان هەبوو تا ئێمە 4 بیرمان ئیشەکە ئەو 4 بیرە بایی 200 ماڵ ناکات چونکە بیرەکانش هەمووی بەهۆی بێ ئاویەوە ئەتر ماندوو بوونە بەشێک لە بیرەکان هەروشک بوونە و بەشێکان ئەو بیرانەی کەوا ئاوی ماڵان دابین ئەکا ئێستا ئاوەکە کەمی کردووە بە غەتاسەکە یەک ئینج ئەو فرێن نادا ناگەێنێتە سەر ئەو تەنشەیەکەوە ئەو خەزانێکەوە تەوزیعەکە بۆ ماڵانەوە گەورەترین کێشەی ئێمە ئێستا ئاوە و هەروەها کارەبا هەتاوەکو ئێستا ئێمە وێزگەیەکی کارەبامان نییە جگە لەو وێزگەی کارەبامان یعنی مەشروعێکی ئاوشمان نییە بۆ ئەوەی کەوا بەجارە لەسەر ئاوەکە قسەکەین بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین ئاوی ماڵان دابین بکەین ئێمە پرۆژەیەکمان هەیە پرۆژەی مەشروعی ئاوی شوانە ئەم پرۆژەیە هێنانی ئاوە لە زەی بچووکەوە لە گوندی مەرزیخەی سەر بە نەحیەی شوانەوە کە دەکەوێتە سەر زەی بچووک ئەمانەوێ ئاو بین بۆ ناو سنتەری نەحیەکە چونکە بەڕاستی بەهۆی کەم ئاوی و بێ ئاویەوە لە ناحیەی شوان خەڵکێکی زۆر کۆچەکە نەحیەی شوان بەجێ هێڵێ یان ئەچێتە کۆمەلگای خاڵخاڵان و تەقتەق و ئەو شوێنانی کە سەر ئاون یان دێنە ناو مەرکەزی محافەزەوە بۆیە ئێستا ئەگەر ببینین ینی خانوویەکی زۆر چۆڵ کراوە ینی بڕوا بکە 3 ساڵ 4 ساڵەتر بەم شێوەیە ئەم بێ ئاوی هەبێ و حکومت پلانێکی نەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەی کەم ئاوی بێ ئاوی نەحیەی شوانێکێکە لەو ناحیانە ڕەنگە هەر چۆڵ بێت کەسیتیان ئەمێنێ خۆشبەختانە لەگەڵ جەنابی وەزیری عەدل جەنابی کاک خالیل شوانی و هەروەها کاک ڕێبوارە لە خەتین بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە کارەکانی مەشروعی ئاوی شوان تەواو بکەین کە خالیل زۆر لەگەڵمان هەوڵەدا زۆر مەبەسێتی ئەو مەشروع بێتە بوون و یعنی ڕێکارە ئیداریەکانی خەریکە تەواو ئەبێ ئێمە ئومێدەوارین لە ساڵی داهاتووە ئەم مەشروعە بێتە بوون و بچێتە بواری جێبەجێکردنەوە هەروەها لە مەجای کارەبایە حەزم لێە
هەتاوەکو ئێستا ئێمە ناحەیەکین 40,000 کەس تێدا دائەنیشێ ینی کە ئەڵم ناحەکەات تەنها لە سنتەری ناحەکەنە لە گوندەکانی دەوروبەری وە کۆمەلگای خاڵخاڵەشە تاکو ئێستا وێزگەیەکی کارەبای لێ نییە یعنی کارەبا لە کەرکووکەوە دێ لە ڤڵتیەی کارەبا زۆر کزە زۆر نزمە هیچ ماڵی نییە زەرە 3 بۆ 4 میلیۆنی لێ نەکەوت بێ یعنی ماڵ هەیە شەوان جاروای گڵۆپەکەیان هەر پێ نابێ لەبەر ئەوەی ڤڵتەی کارەبا نزمە بە کارەکەی ئەوەیە کارەبا لە دوورەوە دێ بۆ ناو نەحێشوان و گوندەکانی بۆیە پێویستی بە وێزگەیەکی کارەبایە خۆشبەختانە لە سەردەمی برایی بەڕێزمان کاکرێبوارتەها هەر زوو دەرکی بۆ بابەتە کرد ئێستا کار ئەکرێت لەسەر دروستکردنی وێزگەیەکی کارەبا تقریبان ڕەنگە لە 15 کارەکانی تەواو بووە دەستیان پێ کردووە بەڵێ ئێستا کاری تیاکرێ و با هەوڵ و هیمەتی برای بەڕێز و عزیزمان کاکرێبوار و قەنەعەت دەکەم لە ساڵی داهاتوە ئێمە ببینە خاوەن وێزگەی کارەبای خۆمان ئەگەر ئەڵقەلە و ئەم بابەتانەی ئاسەنگشتوانێتە بەردەمی و هەروەها گرفتێکی تر کە دووچارمان ئەبێتەوە هاتوچۆ باشە ڕێگاوبانەکانی سنووری نەحیشوان هەم بە سنتەری نەحیشوان ئەم بە کۆمەلگای خاڵخاڵان ئەم بە گوندەکانی دەوروبەریەوە بڕوا بکە زۆر وێرانە یعنی هەمووی ڕێگاکان پاشماوەی جەنگە و هەتاوە کوێستا ڕێگاکانمان قێرنی لە ڕۆژ نییە من 50 کەس هەر لە گوندێکەوە پیا ماقولانی گوندەکان دێن بۆ لای من داوای قیرکردن ڕێگاکانەکەن 76 گوندە پێویستی بە بودجەیەکی زۆرە پێویستی بە داهاتێکی زۆرە و بەڵام لە ئێستاشە ئیدارەی ئێستاش وەکو وتمان بۆی ئەم قەیرانە داراییەوە یعنی ئیقرار نەکردنی موازنەوە ئیدارەی ئێستش ناتوانێت بەم شێوەیە یعنی بتوانێت ویستی وەڵام دەرەوەی ویستی دانیشتوان بێ هیچ گوندێکی ئێمە نییە کێشی ڕێگاوبانی نەبێ و من گوندەکەی خۆم کە دووشیوانە هەتاوە کوێسە ڕێگاوبانی نییە و بە بەردەوام یعنی لە هەموو هەوڵت نەداوە تەنها بۆ دووشیوان ڕێگاک دروست پێ لە بەرەوەی ئەزانێ من لەبەر ئەوەی کەوا بەڕێبەری نەحیم کەواتە بەڕێبەری هەموو گوندەکانم ڕاست و ئیشی ئێمە ئەوەیە دەرخستە بۆ هەموو گوندەکان بکەین ئیتر ئەو کاتە محافەزە خۆی کام یعنی ئەو پارەی لە بەردەسایەتی بتوانێت مثلەن کامیان ماڵی زیاترتیایە کامیان گرنگترە کامیان ئاسانترە ئەوانە جێبەجێ بکە بۆیە من هەموو گوندەکانی تر بەی خۆمەزانم ئەوە جێگای دڵخۆشیە دیکتۆر کە کاکتۆر خۆی کوڕی ئەو ناوچەیە بەڕاستی هەستەکەم لە هەمومان باشتر شارەزای ئەو ناوچەیەشە بەڵێ تۆزێک اینجا باسی شتی بەهێژا و شادی بکەین کاکەوراز کاتێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بینین هەر خەریکی فستیڤاڵ و ئەنجامدانی چالاکین هەستەکەین ناحەیشوان هیچ کێشە و گرفتێکی نییە بەڕاستی چۆنە هەوڵت داوە هەردوو ئاستەکە بەیەکەوە ڕابگری بۆ منە لەگەڵ ئەو کێشانشدا هەوڵدەی خەڵکەکەی سەرقاڵکەی بە ئەنجامدانی فستیڤاڵ و پیشاندانی کۆمەڵە بابەتی کەلتوری و بەرهەمی لە فستیڤاڵەکاندا ئێمە سەرڕای ئەوەی کەوا کێشە مەشاکلی زۆرمان هەیە بەڵام قەت خەڵکی خۆمان بێ ئومێد ناکەین ئێمە دڵنیابە لەوە وەکو ئیدارەی نەحیشوان جەوێکیان بۆ ئەخۆقێنین کە تێیدا بتوانن ئەم ینی لەو بابەتانێک کە کێشەشیان هەیە قەرەبوویان بۆ بکەێتەوە لە بابەتێکی ترە خۆشبەختانە ئێمە لە هەفتەی ڕابردووە گەورەترین فیستیڤاڵ لە تاریخی ئەو ناوچەیە فیستیڤاڵی وان نەکراوە ئەم فیستیڤاڵە طبعا لەژێر چاودێری برای عزیزمان جەنابی کاکرێبوار بوو و هەروەها بە هاوکاری و پاڵپشتی برای گەورەمان جەنابی کاگاسۆ مامەن سەرپەرشتیاری زۆنی کەرکووک سڵاحەدین بوو فیستیڤاڵەکە بریتی بوو لە نمایشکردنی بەرهەمە خۆماڵیەکان بەرهەمە خۆماڵیەکان چییە؟ مەسەڵەن وەکو هەنجیرە وەکو ترەیە وەکو تر ئەم بابەتانێکەوە جوتیاران خۆیان بەرهەمی دێنن و هەروەها قەتی جسمان نەکرد تەنها بە بابەتێکی دیاریکراوە بەڵکو موسیک گۆرانی یاری منداڵان ئەسب سواری و هەروەها کاری دەست کۆمەڵێ خەڵک هەیە هەم لە پیا و هەم لە خانمان دەستڕەنگینن ئتر ئەمانش ئەو شتانی کە دروستیان کردبوو و توانیان لەو بازارێکان بۆ ساز بکەین بۆ بخۆڵکەنین بۆ ئەوەی ئەوانش بابەتەکانی خۆیان تێدا نمایش بکەن و ئەوەی مای خۆشحاڵی ئێمە بوو ئەوە بوو نزیکەی 10,000 کەس لە تێدا ئامادە بوو لەو فیستیڤاڵە و خەڵک هەبوو لە ناوەڕاستی عێراق و لە شارەکانی تری هەرێم و لە شارەکانی تری عێراقەوە و هەروەها و لە کەرکووک زۆر بەشداری ئەو فیستیڤاڵەیان کردبوو ئەو فیستیڤاڵە گرنگیەکی
تایبەتی زۆر هەبوو کە بەلای من بە حکمی خۆم جوتیارم و لە ماوەکانی ڕابردووشا خۆشتان بینین من کاری جوتیاری ئەوانەمە کرد ئەوە بوو بۆ ترێندی عێراقیش تر هیچ ساڵێ بەقەدەر ئەم ساڵ هەنجیر و بەرهەمە خۆماڵیەکان پاریان نەکرد وە کارەکەی چی بۆ کارەکەی ئەم فیستیڤاڵە بووە ینی بڕوا بکە ئەم فیستیڤاڵە قازانجێکی زۆری بۆ جوتیارانی سنووری نەحی شوان و هەروەها تەقتەقیش قەزای تەقتەقیش هەبووە لەبەرەوەی لە ئێستاە هەنجیر و بابەتەکانی تر بەرهەمە خۆماڵەکان ماشەڵڵا ئەمساڵ بازاری باش بوو هۆکارەکەش ئەم فیستیڤاڵە بووە جا ئێمە ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵە چەند ئامانجێکمان هەبوو ئامانجی یەکەممان ئەوە بوو ئەو ناوچەی ئێمە هەڵکەوتە جوگرافیەکەی لەبارە هەم بۆ کشتتوکاڵ هەم بۆ سیاحە بۆیە ئەکرێت ئێمە جوانەکانی ئەم ناوچەیە هەڵکەوتە جوگرافیەکەی وایە کەوتە سەرزەی بچووکەوە جوانەکانی ئەم ناوچەیە پیشانی هەموو خەڵک بدرێ و ئامانجی دووەمان ئەوە بوو بازاڕێک بهێنەکایەوە بۆ ئەوەی بتوانن جوتیارانی ئێمە خەڵکی ئێمە بتوانێت لەو بازاڕەیە خەڵک بێت و سەیری بەروبمەکانیان بکات سیر بەرهەمەکانیان بکات و لێیان بکڕێ و ئامانجێکی ترمان ئەوەیە کۆمەڵێ خانمان کۆمەڵێ پیاوان دەزڕەنجینن یعنی کاری جوان ئەکەن بۆیە بتوانێت ئەم خەڵکانە بناسێنن بە خەڵکی ترەوە و هەروەها بەشداری فیستیڤاڵ و فیستیڤالەکانی ترش بکرێت خەڵک داوەتیان بک بۆ ئەم فیستیڤالانە بۆ ئەوەی بتوانن ئەتر بەرهەمەکانیان ساغ بکەنەوە لە بازاڕەکانە زۆر باشە دکتۆر بە بابەتی هەنجیری ئەو ناوچەی هەنجیری باشن یعنی ئێستا بۆ ئەڵێن هەناری شارەبانیا شتێک هەنجیری ئەوێش باشن تەوەن لە هەموو کوردستانە هیچ شوێنێ هەنجیری وەکو هەنجیری ناوچەی شوان و قەزای تەختەخۆ نییە لەبەرچی ناوچەی شوان و قەزای تەختەق لەبەر ئەوەی زەی بچوو بەبینی هەردووچانە ئاڕوا ئەم بەریزێ قەزای تەختەقە ئەم بەریزە نەحی شوانە بۆیە ئاوەکەی ساردا کە تۆ دێ ئەو ئاوە ساردا ڕاژێشی ئەەکەیتە نا ئەو هەنجیرەوە بێتر لەوێ هەنجیرەکەی زۆر باشە هیچ شوێنێ بەقەدەر ئەو منتقەمە هەنجیری باش نییە و خەڵکی زۆری ئێمە ینی دانیشتوانی ئێمە زۆربیان بەکاری زرعات و فەلاحەتی و ئەم بابەتانەوە خەریکن وە هەنجیری ئیشاڵا بۆتان دێرم تامێکەن هەنجیری لەو ڕسمەشا بڵاوت کردبووە کە باش بۆ هەنجیری باشت فرۆشتۆش بەڵە لەخوا بەزیاد بێ هەنجیری ئێمە هی ئەو منتقێ بە شێوەیەکی عام هەنجیری باشە و هۆکارەکەشی ئەوەیە کەش و هەوای ئەوێ لەبارە بۆ کشت و کاڵە هۆکارەکەی ئەوەیە تا چەندێک هەوڵتان داوە کە یارمەتی ئەو جوتیارانە بدەن ڕێوشێنیان بۆ ئاسان بکەن یانی بۆ نمونە پێشتر ئەگەر لە ڕابردووە شتێک نەبوو بێ ئێستا هەوڵ بدەن کە لە بابەتی پەینە لە بابەتی هەریەک لەو بابەتانە ئێوە خۆتان باشترن لە ناو کارەکە لە ساختکردنەوەی بەرهەمدا یارمەتی دەربوون طبعا من بە حکمی خۆم جوتیارم وە شانازی بەوە شەکەم کە جوتیارم و من لە عایلەیەکی فەلاح گەورە بوومە و بۆیە دڵنیا بە کەس بە قەدەر من کەس هەندەی من لە ئازاری یاخود لە کێشەکانی فەلاح و جوتیار ئەوانە تێناگا بۆیە هەوڵم داوە بە بەردەوام من لە ناویانە بم یعنی بڕوا بکە چاو لەو ڕسمە مەکە کە دەرکەوت و بۆ ترێند و ئەم بابەتانە هەندێک شتەیە چۆن دەڵێ خەلف الکوالیسە من بە بەردەوام لە علوەم و خۆم هەروەکو جوتیارێکی ئاسایی بەروبوومان هەیە و ساغیانەکەمەوە بە هاوکاری لەگەڵ هاوکاری ماڵەوە ئەەکەم بۆیە درێک بەوە ئەەکەم کێشەکانیان چیە هەم لە ڕووسی تەراتەوە بەردەوام هاوکاریانم هەم لە ڕووی ئەوەی کەوا نەهێلم کەس بازار قۆڕق بکە کەم سعر دابەزنێ سعر بەرز بکات و یاری بە ئەسعار بکە بۆیە بە بەردەوام من ئاگام لێیانە و پەیوەندیم لەگەڵیانە هەیە و بەردەوام خۆشم ئەو معاناتەی کە کەسێکی جوتیار هەیەی ئەو معاناتە تووشی منش ئەبێت و دووچاری منش ئەبێت و بۆیە دڵنیا بە هەموو هەوڵێکی خۆمان ئەخەینەگەڕ بۆ ئەوەی کەوا ئەو کێشانێک کە دێتە بەردەمیان ئێمە بۆیان چارەسەر بکەین. دەستخۆش زۆر باشە دکتۆر باب باسی کشت و کاڵمان کرد باسی فستیڤاڵمان کرد باسی لایەنە خزمەت گوزارەکانمان کرد با تۆزێک بینی ناو گەڕک و کۆڵانەکانەوە ڕێژەی سەوزایی لە شارەدەی شواندا بە گەڕک و کۆڵان و ماڵیشەوە هەژماری بکەین چۆنە لە چه ئاستێکدایە طبعاً بۆ معلوماتی جەنابێت
لە ماوەکانی ڕابردووە وەکوتم ئەم ناوچەی ئێمە پاشماوەی جەنگ بووە و چەند جارێ سوێنراوە چەند جارێ وێران کراوە چەند جارێ هەر لە خەریتەیە سراوەتەوە هەر لە GPS سراوەتەوە ئەم ناوچەیە بۆیە ڕێژەی سەوزایی لە ئێستا 100 من یەکەم کاری من هەوڵم داوە ئەو ناوچەیە سەوز بکەین و بۆیە زۆربەی کات یعنی خۆمان تەلەفۆن بۆ خەکەکەین کە پێویستمان بۆ دەدارێت بۆمان بکڕن یاخود لە ڕێگەی ئەو گروپە خۆبەخشەکانەوە یاخود لە ڕێگەی منەزەماتەوە هەوڵمان داوە ئەو ناوچەیە سەوز بکەین و گرنگترین شت بەنسبەت منەوە وەکو بەڕێوبەری نەحیەی شوان لایەنە سەوزایەکەیە زۆر گرنگی پێدەم و ئێمە هەر لە 2 مانگی ڕابردووە نزیکەی 1000 دارمان چاندووە ئەم حملەیە ئێستا مۆسیمی نەماوە لە دوای مانگی دەوەتر مۆسیمی دارچاندنە بێتەوە دڵنیا بە دەست پێەکەینەوە و لە سەردەستی ئێمە شوانەکەینە نەحیەک هاوشێوەی قەرەهەنجیر و هاوشێوەی شوێنەکانتر بە سەوزایی دڵنیا بنەوە ئەوە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە و جێگای دڵخۆشیە. کاتی تۆر بەڕاستی پرسیاری زۆرمان کرد با لەوزات تۆماندوو نەکەین لە کۆتاییە پەیامێکی گرنگت هەبێ شتێکت بوێ کە بە هاوڵاتیان بڵێ پرسیارێکی ئێمە نەمان کرد بێ فەرمون. وەڵام من زۆر سپاسی ئێوەکەم من داواکاریم ئەوەیە لە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەت و بەڕاستی ناوچەی شوان ناوچەیەکی زۆر پەراوێزخراوە سەرڕای گرنگی موقع جوگرافیەکەی بەڵام وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە کێشە و معاناتی زۆرمان هەیە و خەڵک بێ ئاوە خەڵک بێ کارەبایە خەڵک ڕێگاوبانی نییە بۆیە یعنی حەقی وایە بودجەیەکی تایبەت بە تایبەت بۆ ناوچەی شوان دابدرێ بۆ ئەوەی بتواندرێ کەوا خزمەتی ئەو ناوچەیە بکرێن ئەم ناوچەیە ڕۆژانێ بوو لانکەی شۆڕش و بەرخودان بۆ بڕوا بکە کاکە ڕێبین هیچ ماڵێک نییە لە ناوشوان و لە منتیقەی شوانە شەهیدی نەبێ برینداری نەبێ ئەنفالی نەبێ بۆیە حتاوەکو خزمەتی بکە هێشتا کەمە دەستخۆش من خۆم 5 ساڵ بۆ 6 ساڵ لە بنکەی تەندروستی شوان بوومە بەڕاستی لە نزیکەوە ئەو خەڵکە بە ئەمەک و میوان دۆستم بینیوە دەستخۆش کاک دیکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ قسەکان زۆر سپاس.